واتەی دیاریکراوی ڕیفراندۆمی هەرێم تەنها چەند ڕۆژێکی ماوە تا ئێستا جگە لە دژایەتی ناوەند و وڵاتانی دراوسێ و جیان دۆخی نێوخۆی هەرێمیش بۆ پرسە گرنگە نیشتیمانیە نەڕەخساوە. لەسەر ئەوانەشەوە ئەنجامدانی ڕیفراندۆم لەم کاتەدا زۆرینەی ناوچە دابڕێنراوەکان دەخاتە بەردەم مەترسی لە دەستدان. ئەو ناوچە کوردستانیانەی تا ئێستا بە ناوچەی کێشە لەسەر ناسراون لە نێوان هەرێم و بەغدا ماونەتەوە لە سەدا 48 خاکی باشووری کوردستان پێک دێن. لە کۆی ئەو ناوچانەش تا ئێستا تەنە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەنجومەنی قەزای خانەقین داوای بەڕێوەچوونی ڕیفراندۆمیان کردووە. هەرچی ناحەی مەندەلیە لەژێر فشاری حەشی شەعبیدا بڕیارەکەی هەڵوەشاندە و قەزای خانەقینیش کە سەر بە پارێزگای دیالەیە ئەنجومەنی ئەو پارێزگایە ڕیفراندۆمی لە هەر ناوچەیەکی پارێزگاکە ڕەت کردەوە. ئەوەی ماوەتەوە تەنها کەرکووکە. شاری کەرکووکیش بۆی زۆری ژمارەی عەرەب و تورکمان و ئەو پەرتەوازیەی حیزبە باڵا دەستە کوردیەکان لە چەند ساڵی ڕابردوودا لەوێ دروستیان کردووە لە بەردەم مەترسی لە دەستداندایە. بەپێی ئاماری وەزارەتی بازرگانی عێراق ڕێژەی کورد لە کەرکووک لە 52 لە بەرامبەریشدا ڕێژەی عەرەب و تورکمانەکان لە 48. هەردوو پێکاتی عەرەب و تورکمان بە هەموو شێوەیەک دژایەتی پرۆسەکە دەکەن. هەر بۆیە دەنگنەدانی ڕێژەیەکی کەم لە کورد وا دەکات ئەو شارە کوردیە لە دەست بدرێت. لەو ڕۆژەوە بەرپرسانی کوردی ناوچەکە هۆشداریان داوەتە بەرپرسانی هەرێم. قەزای دووسخورماتوش کە سەر بە پارێزگای سەلاحەدینە ئەنجومەنی پارێزگاکەی ڕیفراندۆمی ڕەت کردوێتەوە. ئەمە جگەلەوەی ڕێژەی کورتیدا بۆ کەمتر لە 30 دابەزیوە. بۆیە لە ئەگەری ئەنجامدانی ڕیفراندۆمیشدا دەکەوێتە بەردەم مەترسی لە دەستدان. هەرچی قەزای شنگالیشە دەیان هێز و پێکاتەی جیاوازی تێدایە و ئەگەری بەڕێوەچوونی ڕیفراندۆم لەو قەزایە زۆر لاوازە. لەگەڵ هەموو ئەمانەدا بەشێکی زۆر لە ناوچە دابڕێنراوەکان تا ئێستا داوای بەڕێوەچوونی ڕیفراندۆمیان لە ناوچەکانیان نەکردووە. بەپێی شیکردنەوەکان ئەگەر ڕیفراندۆم لە وادەی دیاریکراوی خۆیدا بەڕێوە بچێت سەرجەم ناوچە دابڕێنراوەکان بە کەرکووکیشەوە دەکەونە بەردەم ئەگەری بەهێزی لە دەستدان. ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە درێژایی مێژوو خاڵی ناکۆکی نێوان کورد و دەسەڵاتدارانی عێراق بوون و لە دوای ساڵی 2003شەوە چارەنووسی و ناوچانە بەسراوەتەوە بە مادەی 140 دەستوری عێراق. بەڵام ئەو مادەیەش جێبەجێ نەکراوە تا ئەساش چارەنووسی و ناوچانە یەکلا نەبووەتەوە.